قسە و باس ئەەکەم لەسەر سمپۆزیۆمێک کاژمارێکی بەرچاو لە شێوەکارە دیار و بەزبوونەکانی لە خۆی کۆکردبەوە لە ژێرناوی سەمای ڕنگ و داهێنانەکان کە بۆ ماوەی 2 ڕۆژی خایاند لە سروشتە جوان و قەشەنگەکەی شاری پێنجوان. قسە باسی زیاتر دەربارەی ئەم سمپۆزیۆمەکەم با میوانداری زۆر بەڕێز ژوان باقی شێوەکار کە سەرپەرشتیاری گشتی سمپۆزیۆمەکەشە. بەخێرهاتی ژوان خان. زۆر سپاس. بەخێربێی سەرچاو. بۆچی لە پێنجوێن ئەم سمپۆزیۆمەتان کرد؟ ڕاستەکەی بیرم لەوە کردبووەوە کە ئیتر هەموو چالاکیەکان سنتەرەکانی شار نەبێت. ئێمە پێویستە کات چالاکیە هونەریەکان بەرینەوە دەرەوەی شار، ینی قەزا و ناحیەکانیش بەسەرکەینەوە، چونکە دانیشتوانی قەزا و ناحیەکانیش کەسانی دەستڕەنگینمان هەیە، هونەردۆسی باشمان هەیە و تینووی ئەم هونەرن، چونکە هونەر لەوێ زۆر پەراوێز خراوە، زۆر بە چێژەوە یەت سەیری کارە هونەریەکانەکات. هۆکارەکە ئەوە بوو وەجگەل لەوەش پێنجوێن یەکێکە لەو قەزایانەی کە لە ڕابردووە لە مێژووەوە مێژوو شاهدی ئەوەیە کە شارێکی هونەردۆست بووە، هونەری شارێکی زیندوی هونەری بووە. بەڵامی تر کە سروشتێکی یەکجار جوانی زۆر سروشتێکی دڵگیر و جوانی هەیە کە ئەتوانرێت سوودی لە ببینرێ بۆ کاری هونەری. بەپێی ئەو ئەزمونەی ئەو کەسانەی کە سەردانی سمپۆزیۆمەکەیانە کردو کە بۆیان باز ئەکردین لە پێش ڕوودانی شەڕی نێوان عێراق و ئێران چالاکی هونەری زۆر بەرفراوان بووە و بەپێی و ئەزمونەی ئەوان کە باسییانە کرد لە ڕابردووە پێنجوێن ئەگەر لە شارەکانی تر لە پێشتر نەبوو بێ هیچی وای لەوانی تر کەمتر نەبووە لە بواری هونەریە. بەڵامی تر بەداخەوە لە دوای کاولکاری شەڕی نێوان عێراق و ئێران پێنجوێن کە لێی شێوا بەو شێوازە و دواتر بووەوە بە شار بەڕاستی هونەر زۆر فەرامۆش کراوەتیایە. ئەمە هەنگاوێکی گرنگ بوو بۆ ئێمە کە ئەم هونەرە لەوێ زیندوو بکەینەوە، گە و گەنجانەی خولیای ئەویان هەیە بێنە ناو بواری هونەری. بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو بۆیان. زۆر ڕاستە. ئەمە با بڵێن لە ڕووە هونەریەکەی و لە ڕووە مێژوویەکەی بۆ شاری پێنجوێن با بڵێن، بەڵام ئەی بۆچی ئەم ژمارەیە لە هونەرمەندانی شێوەکارتان کۆ کردوێتەوە کە هەر هەمویان ئەزمونێکی زۆر گەورن؟ بەتاکید هەمویان ئەزمونی زۆر باشیان هەبوو. من شانازی بەیەک بەیەکیانەوەکەم، سوپاسیانەکەم کە ئامادە بوون لەو چالاکیەیە، چونکە ئەوە گرنگێکی زۆری هەبوو بۆ من کە بیر لەوە بکەمەوە هونەرمەندە زۆر بە ئەزمون و بەتواناکان کە ئەوانی تریش بێگومان هەر ئەزمون و توانایان هەیە، بەڵامی تر زیاتر ئەمان بەپێوەی کە هونەرمەندمان هەیە لەوێ ئێمە پێویستمان بەم کەسایەتیانە هەیە، بەم هونەرمەندانە هەیە سوود لەمان ببینین وەکو مامۆستای ئێمەوان ئەم هونەرمەندانە. لەوێ هونەرمەندی تری پێنجوێنیش بەشدار بوو کە ئەکادیمیش نیان خوێندووە، بەڵام توانایەکی باشیان هەیە لە هونەرە. من داواشم لێکردن کە ئەمان چونکە ئەکادیمینین، قەزای پێنجوێنیش قەزایەکی دوورە دەستە، زۆر دوورە لە سەنتەری شارەوە، بۆ چالاکی هونەری فێری بەکارهێنانی ڕەنگرتنەوەیان، بەکارهێنانی فڵچەکانیان. من تەنانەت پێش دەستپێکی چالاکیەکە داوام لە چەند گەنجی تر کردبوو بە تایبەت پەیوەندیم پێوە کردبوون کە حەزیان بە هونەری شێوەکاری هەیە. پێم وتنیوە سەردانی ئەم کارە بکەن سوودی لێ ئەبێنن، ئەمانە مامۆستای ئێمەن، ئێوە توانن سوود لە ڕەنگەکانی ئەوان ببینن، چۆن ئەم ڕەنگە ئەگرنەوە، چۆن ئەم فڵچەیە بەکارەهێنن. هەر خۆی سازکردنی سمپۆزیۆم تەنها بۆ نمایشکردن نییە، بەڵکو بۆ ئەزمون گۆڕینەوەیە. بەتاکید ئەوە هەنگاوێکی باش بوو. هونەرمەندانی پێنجوێنیش لەگەڵمان باشدار بوون. باش خەڵکی پێنجوێن هیچ ئامادەیان هەبوو؟ بێگومان زۆر بە خۆشحاڵیەوە. ئەوەی کە زۆر زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوە بوو بەم پشووی هاوینەکە خوێندنگەکان داخراوە، خوێندکاران و بەڕێوبەری خوێندنگەکە و مامۆستای هونەرەکانیان خوێندکارەکانیان کۆ کرد بۆ هێنا بوویان کە هونەر ببینن لەوێ، ینی ئاشنا ببن بە کاری هونەری هونەرمەندێک چۆن تابلۆ ئەکێشێت. ژوان خام بۆچی زۆر جار هەست دەکەم کە لە قەزا و ناحیەکان یان لە شوێنە دوورە دەستەکان بینەری هونەر زۆرترە وەک لە شارەکان، بە تایبەتی خوێندکاران و مامۆستایان زۆر بە پەرۆشەوە ئیش بۆ ئەوە ئەکەن. بە دڵنیایەوە ئەوەش هۆکارەکەی وەگوتم قەزا و ناحیەکان تینووی ئەم هونەرن. تەوان پێنجوێن باوەڕ ناکەم، ینی
زۆر کەم ئەم چالاکی هوەریانە بە چالاکی هوەری شێوەکاری ئەوە هەر زۆر دەگمەنە لە ناو پێنجوێنە لەبەرەوە بینەرێکی زۆر باشەیە بینەری تایبەتی خۆی هەیە من ئەوەی کە سەرنجی ڕایە کێشام ئەوە بوو کە زۆر بە چێژەوە ئاهاتن سەیری ئیشەکەیانە کرد و جێ خۆشحاڵی بوو کە دەستخۆشێکی زۆرمان لێ ئەکرات هیچ با بڵێن گفتوگۆیەک هیچ ڕاگۆڕینەوەیەک لە نێوان هونەرمەندان و خەڵکی ئاسایی و لە نێوان هونەرمەندانی شاری پێنجوێنیش لەگەڵ ئەو شێوەکارانی کە بەشدار بێگومان ئەزمموی یەکترمان ئاڵۆگۆڕ کردووە لە نێوان هونەرمەندانی بەشدار بوو ئەوانەی پێنجوێن و ئەوانش کە لە سلێمانیەوە هاتبوون و لە نێوان خەڵک و هونەرمەندان زۆر بە چێژەوە پرسیاریان لە هونەرمەندەکان ئەکرد ئەوانش زۆر بە دڵسۆزی بەو هوەرەی کە ئەزمموی چەند ساڵیان بوو وەڵامیان ئەیانەوە ینی چێژیان لەو گفتوگۆیش ئەبینی زۆر باشە چەند هونەرمەند بەشدار بوون و چەند ڕۆژی خایان پێم وابێ دوو ڕۆژی خایان ڕۆژەکە کارەکان بێگومانە بێت لە دووەم ڕۆژە ئیتر نمایش بکرێت بەڵێ بێگومان هەمووی لە سروشتا بوو کارەکانیان هەمووی لە سروشتانە بوو 14 هونەرمەند بەشدار بووین بەرهەمی 14 هونەرمەند 18 تابلۆ بوو بە خۆشحاڵیەوە لە سروشتی بیلکیان یەکەم ڕۆژ فرێد و تابلۆش بەڵێ ئەو کارێکی باشە من بەشێک لە هونەرمەندانم بینی کە لە کاتی ئیشکردنە بەشێکیان لە ناو سروشتا بوون بەڕاستی زۆر بەدڵنیایەوە دیمەنێکی زۆر تایبەتی هەبوو بێگومان وا بوو ینی ئەگەر باسیکەین دڵنیا بە حەسوودی بەوە ئەوەن کە ئێمە لەو سروشتە جوانە و ئەو پەیوەندیە هوەریە و ئەو ڕۆحیەتە هوەریە ینی شوێنی ئەوە ئەگرێتەوە کە ئیرەیمان پێ ببن چونکە جەوێکی زۆر تایبەتی هەبوو بە تایبەت ئەو کەشە فێنکە و ئەو کەشە تایبەتی پێنجوێنش هونەرمەندان ئەی چەند پێویستە دروستکردنی ئەم کەشە و کۆکردنەوەی بێگومان تۆ خاوەنی بیرۆکەکەیت و تۆ سەرپەرشتیار بوویت کۆکردنەوەی ئەم هەموو هونەرمەندە بە ئەزمونە سیر ئیشی یەکتری ئەکەن بێگومان و قسە و باس ئەکەن بێگومان ئەمە چەندێک گرنگە دروستکردنی ئەم جۆرە کەشانە یعنی تەنها بۆ با بڵێن بۆ کارکردنەکە بۆ پێشانگایەک نەبێت لە هۆڵێکی داخرا و ژمارە کەسی بە دڵنیاییەوە من پێشتریش وتی بووم ئیتر ینی پێویستمان بەوەیە تەنها چالاکی هوەریەکان لە هۆڵێکی داخراو نەبێت کە زۆر کەس ناتوانێت ینی پێی پێنابا کە بچێتە ئەو شوێنەوە یا کاتێکە ئەزانێکە پێشانگاکە تەواو بووە بەڵام لە ناو سروشتا زۆر تایبەت بوو ینی بینەری زۆر هەبوو بۆ هونەرمەندانش ئەم جۆرە چالاکیانە زۆر گرنگە ئاڵگۆڕکردنی ئەزمموی یەکتر لە نێوانیان پەیوەندیەکی زۆر باش و سود لە ئەزمموی یەکتر ئەبین نوتوانن نوێگەری زۆر زیاتر و جیاوازتر دروست بکەن زۆر ڕاستە ئەم ئەزممونە چەندێک گرنگە کە بۆ نمونە لە شارێکی وەکو سلێمانیشە هەبێت ینی پێشانگاکان و ئەم چالاکیە هوەریە هاوبەشانە تەنها لە ناو هۆڵەکانە نەبێ بۆ ئەوی کاری ئەو هونەرمەندانە خەڵکانی ئاسایش بتوانن بیبینن بە دڵنیاییەوە من زۆر پێشنیاری ئەوم کردو بەڵامی تر هیوادارم کە گوێمان لێ بگیرە و ئەو هەنگاوە بنرێ خودی خۆم دەست پێشخەری خۆمم کرد لە قەزاکە خۆمان کردمانەوە باسی ئەوەشمان کرد کەوتمان دوو ڕۆژی خایاند چالاکیەکە دوو ڕۆژی خایاند ڕۆژی یەکەم وەگوتم سمپۆزیۆمەکە بوو لە سەیرانگای بیلکیان ڕۆژی دواتر نمایشکردنی تابلۆکان بە هەر لە سروشتا بوو نمایشکرد لە هۆڵی پەیمانگای تەکنیکی پێنجۆن بەڵێ لەوێ نمایشمان کرد بە کردنەوەی پێشانگاکە دەستمان پێکرد و دواتریش مەراسیمێکمان ڕێخست لە مەراسیمەکە سیمینارێک پێشکەشکرا کە بۆ قەزاوناحیەکان ئەمانە زۆر گرنگن لەلایەن دکتۆر نیاز عوسمانەوە بە ناونیشانی پێگەی ئەزمموی ئێستاتێکی تاگ لە کۆمەڵگە کە بەڕاستی لە دوای تەواوبوونی کارەکە کۆتایی کارەکە تا پەیوەندیان پێوا کردمان و زۆر ئیسفادەمان لە سیمینارەکە کردووە. لەگەڵ ئەوەشە تابلۆکانمان بەخشی بە فەرمانگە حکومیەکانی قەزای پێنجوێن مەبەست لە پێشکەشکردنی تابلۆکانیش بە فەرمانگە حکومیەکان ئەوە بوو کە ئێمە گرنگە بە کللتوربوونێکی تابلۆ لە فەرمانگە حکومیەکان دروست بکەین زۆر بیرم لەوە ئەکردەوە فەرمانگە حکومیەکان ینی تابلۆکان لە کۆتاییە بەخشرا
بەڵێ پێشکەشی فەرمانگە حکومیەکانمان کرد هەموو کاتێک خۆم کە سەردانی فەرمانگەیەکی حکومی مەکرد وەکو هاوڵاتیەک بیر تەنها سەیری گۆشەیەکی فەرمانگەکە ئەەکەی یان دیوارێکی سپی زۆر بێزارە بی لە چاوەڕوانی تا مامەڵەکە تەواو بێ بێگومان چێژی لێ نابینی بەڵام بیرم لەوە کردەوەتم ئێمە ئەم گەر ئەم کارە بکەین ئەم تابلویانە ببەخشین بە فەرمانگە حکومیەکان کارێکی زۆر باشە بێ بە کللتوربوونی تابلۆ لە فەرمانگە حکومیەکان ئەمە زۆر گرنگە هاوڵاتیان لە کاتی مامەڵەکانیان کە سەردانی فەرمانگەیەک ئەکەن کە مامەڵەیەکان هەیە لە فەرمانگەیەکی حکومی لەبری ئەوەی سەیری گۆشەیەکی فەرمانگەکە بکایان سەیری دیوارێکی فەرمانگەکە بکات دیوارێکی سپی و ساف سەیری تابلۆیەکی هونەریەکە چێژی لێ ئەبینێەوە بە تەسەوری من ئەو کاتێک کە چاوەڕوانە ئەو کاتێک کە بۆی دانراوە چاوەڕێ مامەڵەکەی بکە وردەبێتەوە هەستەکە ئێشتا جوان سەیری نەکردووە هەستەکە هێشتا کەم چاوەڕێی کردووە هەم چاوەڕوانی لە لای هاوڵاتیان بێزار بە نابێت و هەم فەرمانبەرەکانیش فشارێکی زۆریان لەسەر نابێت بۆ تەواوبوونی مامەڵەکانیان وەکو خانمێک خۆت چەندێک ئیشە بۆ با بڵێ ئەم جۆرە بیرۆکە تازانە کردووە چونکە هەمیشاڵێن خانمان دایم ئیش لەسەر شتی تازە و بیرۆکەی تازاکەن بەڕاستی دەستخۆشیت لێکەم ئەمە زۆر جوانە بەس بۆ کوێی تریش بیرت لێ کردوێتەوە من خەیاڵم بۆ قوتابخانەکانی ڕۆژ تەنانە چکە تۆ باسی ئەوەت کرد بێگومان ئەوە خوێندکاران زۆر ئامادەیان هەبووە لە سمپۆزیۆمەکە بێگومان من دوای ئەم چالاکێش بەنیازم کارێک پێشکەش بە خوێندکاران بکەم سمپۆزم بۆ خوێندکاران بکەم خۆم لە ناو سروش تا خوێندکارەکان ببەم فێری هونەریان بکەم فێری تابلۆیان بکەم ئەمە زۆر زۆر گرنگە بۆ خوێندنگەکانیش من لە ڕابردوو لە خوێندنگەکانیش تابلۆم کێشاوە بۆ ئەوەی کە خوێندکارێک لە خوێندنگەکە بێزار نەبێت ینی لەوەی کە دیوارێکی سپی بێ و بەس ئەمە چێژێکی یەکجار زۆریش ئەیە بە خوێندکار و بە مناڵ بەڕاستی وایە جگە لەوەی کە مێشکی بەکارەهێنێ و بیرەکاتەوە و بیر لەو فۆرم و شتە ئەکاتەوە بەدڵنیێ لەگەڵیشیا یاریکردنیە کە بەڕەنگەکان و بۆ خۆی چێژێکی زۆر زۆری تایە باوەڕ کە داهێنانیشی تایە ینی جاری وا هەیە کا سەیری کارێکی هونەری ئەەکەیت بە تایبەت کاری هونەری دەستی زۆر جیاوازە لە کۆپی کراو زۆر جیاوازە کە سەیریەکەی هەستی داهێنانە بۆ دروست بێت وات لێکم کەسە داهێنان بکات لەبەر ئەوە خوێندنگەکانیش زۆر زەرورەکە ئەمە ئەوچی ئێستا گرنگیەک نادرێت بە وانەی شێوەکاری لەناو قوتابخانەکانە بەداخەو ئەمە تایبەتی لەم چەند ساڵێ ئەمە زۆر زەق بۆتەوە ئەمە ئیشی کێ و ئێوە چۆن ئەبێ ئیش لەسەر ئەمە بکەن بەدڵنیایەوە ئەوە ئیشی پەروەردەیە پەروەردە پێویستە ئیشی لەسەر بکات و لە دوای ئەوە مامۆستاکان کاریگەری هونەرمەندانی شێوەکار و ئێوە چۆنە ینی چۆن ئەتوانن ئیش بۆ ئەوە بکەن من بە گرنگی ئەزانم لە کاتی وەرزەکانی خوێندنە هونەرمەندان بچینە ناو خوێندنگەکانەوە بە تایبەت مەرجنیە هەر ناو شار وە گوتم قەزا و ناحیەکانیش خوێندکاری زۆر بەهرەدارمان هەیە باوەڕم وایە کە خوێندکارمان هەیە تابلۆ ئەکێشێ لە ئێمە زۆر باشتر لە ئێمە زۆر بەتواناتر بەس چیە هیچ هەنگاوێک نەنراوەکەم خوێندکارە بێتە پێشەوە ئەو هونەرێکە هەیەی دەری بخات ئەمە وا بیرەکەمەوە لە کاتی دەستپێکردنەوەی خوێندنە و لە وەرزی خوێندنە هونەرمەندان سەردانی خوێندنگەکان بکەن چالاکی هونەریان پێشکەش بکەن ڕسمکردن بە شێوازێکی زیندوو لە ناو خوێندکارەکانە چێژێکی زۆر زیاتری هەیە و بە تایبەت ئەگەر ڕەنگ و فڵچەکە بدەی بەدەست خوێندکارەکەەوە خۆی دروستی بکات چێژێکی زۆر جیاوازتری بۆ دروستە بێ و بێگومان فۆرماتێکی مێشکی شاستە دەستەکانت خۆش بێ زۆر کاری باشتر زۆر سپاسێکی تر کە لە سوپاسات مەگەزین میوانمان بووی زۆر بەڕێز جوان باقی شێوە من گرنگە ئاماژە بە یەکشتیش بم سپاس بۆ ڕێکخراوی CDO کە سپۆنسەری ئەم کارەیان کردووە بۆ قایمقامەتی قەزای پێنجۆن بۆ کۆمیتەی پێنجۆن و هەروەها ناوەندی وەرزش و لاوانی پێنجۆن کە بە هاوکاری هەمویان ئەم کارە بەرهەم هێنراوە ڕاستە سەرپەرشتی گشتی خۆم بووم و بەتەنها کار بۆ چالاکێکی وابکەی ماندووبوونێکی زۆری ئەوێ بەدڵنیاییەوە بەڵام هاوکاریکردنی ئەوانیش دەست پێشخەرێکی گرنگ بۆ ئێمە کە بتوانین ئەم چالاکە نمایش بکەین. دەستەکانت خۆش بێ سپاس بۆ بەڕێستە سپاسانەکەم دەست خۆش.